ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ناوڕۆتۆفیقم لەڵخێم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر هەرێم لە بەردەم لەشکرکێشی وڵاتانی ئیقلیمیدا بە تایبەتی ئێستا ئۆپراسیۆنی وڵاتی تورکیا کە بە شێوازێکی زۆر فراوان ئەمجارە هێرشەکانی بۆ سەر ئەو ناوچانە دەست پێ کردووە بە بیانووی بوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان کە بە قوڵایی زیاد لە 30 کیلۆمەتر هاتۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە و کێوماڵ دەکات. عێراق و هەرێمی کوردستان بەگشتی لە ڕووی دەستوریەوە تا چەندە عێراق پابندە بەوەی کە خاچی هەرێمی کوردستان و سەروەری خاچی هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی خاچی عێراقدایە بپارێزێ. لە شرکێشی ئەمجارەی تورکیا بە بیانووی ڕاوەدونان و لە ناوبردننی بنکە و بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان لە هەرێمی کوردستان تا چەندە موبەڕێرێکە لە جێی خۆیدایەتی. ئەگەر بربەم هێرشانە یاخود بربەم دەستێوەردانانەی وڵاتانی هەرێمایەتی و بە دیاریکراوی تورکیا نەژیرێ و نەوەسێنرێت ئەو کارە ساتانەی کە لە دوای ئەم لەشکرکێشیانەوە دێتە ئاراوە چ هێمایەگەدا بە کورد و کوردستان و بە تایبەتی بە عێراق. ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوو ئۆپراسیۆن دەکرا لە خاچی هەرێمی کوردستانە لەلایەن سوپای تورکیاوە، بەڵام ئۆپراسیۆنەکان هەم کوردمەودا بوو هەم بەو شێوازە سەربازیە فراوان نەبوو، بەڵام ئەو ئەمجارۆکو چاودێرانی سیاسی لێڕوانن جۆرێکی دیکەی ئۆپراسیۆنی سەربازی تورکیا لە خاچی هەرێمی کوردستان. ئامانجی تورکیا لەم ئۆپراسیۆنە بە تەنها پارتی کرێکارانی کوردستان لە ناوبردی منکە و بارەکەکانی پەکەکەیە یاخود مەرامی دیکەی سیاسی و هەروەها تەماعی گەورەی داژیرکاری هەیە لە خاچی هەرێمی کوردستاندا. عێراق بۆ بێدەنگە، سەرۆکایەتەکانی عێراق بۆ بێدەنگن، وەرەوە سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستانیش بەگشتی بۆ بێدەنگن. تەواوی لایەنە سیاسیەکانی ژیانی هەڵوێستێکی جددیان نییە، شەرمنانە ئەم ئۆپراسیۆنەیان ئیدا نەکردووە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک هیوا سەید سەلیمان دای مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمانە. کاک هیوا کاتت باش. هەروەها برای بەڕێزمە کاک عەبدولقادر هەرچی ماستەر لە سیاسەتی تورکیا کە بە سوپاسەوە بە ڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بن. کاک عەبدولقادر ئەو کاتی جەنابیشت باش. سەرەتا گەر لە کاک عەبدولقادرەوە دەست پێ بکەم. کاک عەبدولقادر، یعنی ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستانە ئەمە ئۆپراسیۆنی وڵاتی تورکیایە، بەڵام چاودێرانی ڕەوشەکە ئەوانەی کە چاودێری سەربازین واروەها وڵاتانی دیکەی ئەوانەی کە چاودێرن بەسەر دۆخی عێراق و هەرێمی کوردستانەوە ینی لێکدانەوەی زۆر جیاوازەکەن بۆ ئەم ئۆپراسیۆنەی ئەم جاری وڵاتی تورکیا. بەگشتی خوێندنەوەتان بۆم دۆخە چۆنە؟ بەڵێ ئەو کاتەی بەڕێستان باش، ئەو کاتەی بینەرانی کورسات نیوز باش. بێگومان ئۆپەراسیۆنەکانی ئەو جارەی تورکیا بەڕای من جیاوازیەکی ئەوتۆی لە ئۆپەراسیۆنەکانی پێشووی تورکیا ساڵی پێشوو ساڵەکەی پێشووتر بەو شێوەیە نییە. جیاوازەکەی ئەوەیە کە مەودای نێوان پرۆسە سەربازیەکان لە هەرێمی کوردستاندا کەمێک زیاتر لێک نزیکە بە جیاوازی ئەوەی لە بەیاننامەی وەزارەتی بەرگری تورکیادا ئەم بابەتە بەڕوونی باس کراوە کە بەمە هەماهەنگی زەمینی دۆستەکانمان و دواترش لە قسەکانی ئەمڕۆی ئەردۆگان بە جوانی باسی لەوەی کردووە کە بە تەنسیق و هاوئاهەنگی لەگەر دۆستەکانمان لە عێراق مەرامی بێگومان هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزیە کە لە دواتر حکوومەتی عێراق بەڵێ پێچە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک عەبدولقادر بچڕا بێ گەڕایەوە. بەڵێ ئەگەر گەڕایەوە دەچینەوە لای. بەڵێ کاک هیوام کاتی جەنابیشت باش. بەگشتی ینی لەسەر ئاسی هەرێمی کوردستان خوێنەوەی جیاواز دەکرێت بۆم ئۆپراسیۆنە، وەکو کاک عەبدولقادری ژاماژەی پێدا و قسەکانی تەواو نەکرد کە ئەم ئۆپراسیۆناڵێ هیچی جیاواز نییە لەوانەی دیکە، بەڵام زۆرێک لە چاودێرانی ڕەوشی سەربازی بە دیاریکراوی ئەم ئۆپراسیۆنە زۆر بە جیاوازە بینن. ینی جیاوازەکە شێوەیە دەڵێن مەیدانی شەڕەکە زۆر ڕوبەڕووە لە نێوان هەم سوپای تورکیا هەم پارتی کرێکارانی کوردستان و گەریلەکانی پەکەکە، چونکە پێشتر لە ئۆپراسیۆنەکانی دیکە بە ینی فڕۆکە و هەروەها بە بردومان بوو، بەڵام ئێستا تا ڕادەیەک ینی بەرەکە جەنگێکی بەرامبەریە لە نێوان هەردوولادا گوزەرێ. خوێنەوەتان بۆم دۆخە چۆنە؟ سڵاو کاک هاوڕێ، من وای دەبینم ئەم ئۆپراسیۆنەی ئەم جارەی سوپای تورکیا درێژەدانی ئۆپراسیۆنەکانی ڕابردووە.
بەڵام بەتەکیید لەبەرەوەی لە چەند ئۆپراسیۆنی ڕابردوو بە تایبەتیش دەبینین لە 2019ەوە تا ئەم جارە نیسانی ئەمساڵ بە بەردەوامی تورکیا ئۆپراسیۆنی کردووە لە گارە کردی لە مەتین کردی لە زاب کردی لە ئاواشین کردی تەنانەت بردومانی شنگار کەمپی مەخموود هەموو ئەوانە بۆیە ئۆپراسیۆنەکان نەوەستاوە لەلایەن دەوڵەتی تورکیا ئەوەی ئەم جارە زیاد دەکاتەوە لە جارەکانی ڕابردوو ئەم جارە لە تێک ڕایبەرەکانی کە هاو سنوورە ینی لە بینی باشوور و باکوور لە تێک ڕایبەرەکان بەڕاستی ئۆپراسیۆنی سەربازی دەست پێ کردووە ئەمە تزای ئەوەی لە ڕێگەی فڕۆکە و بردومان و چەکی دوور هاوێژەوە بەڕاستی بردومانی بنکۆبارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان دەکات بۆ نمونە مەسەرەن لە مەتین لە هەردوو دیوی مەتینەوە ئۆپراسیۆنی کردووە جاران ئەگەر لە دیوی باکوورەوە ئۆپراسیۆنی دەست پێ کردبا لە گەڕیلاکانی پەکە دیوی پشتەوەی خۆیان هەبوو بەڵام ئەم جارە دەبینین لە تێک ڕای ئەم ڕێگای کە بە ڕێگای ناوچەی زاخ و ئامێدی ناسراوە لەوێوە لە دیوی پشتەوەشەوە بەڕاستی ئۆپراسیۆنەکان درێژیان هەیە ئامانجەکان بەڕاستی ئەم جارە زۆر جیاوازن تورکیا دەیەوێت ئەم جارە چۆن کاگی وە کاڵی ئامانجەکان جیاوازن چکە زۆرێکی دیکەش لە چاودێرانی دۆخەکەواڵن ینی ئامانجەکە تەنها بەس پارتی کرێکارانی کوردستان نییە؟ نه داهات مەسەری دەمگوت ئامانجەکە کە دەڵێن جیاوازن دەیەوێت بە بیانووی هەبوونی پارتی گەڕیلاکانی پارتی کرێکارانی کوردستان بێ لەو ناوچانە بمێنێتەوە و قۆناغی یەکەمە قۆناغی یەکەم ئەو ناوچانەیە قۆناغی دووەم بەڕاستی داگیرکردنی شار و شارۆچکەکانی نزیک سنوورە بۆ نمونە ئێستا قسە لەسەرەوە دەکرێت ئامێدی بە دەردی ئەفرین ببردرێ بۆی بمێنێتەوە لەو شوێنانەکە پێشتر ئەگەر بەس بنکەی استخباراتی لەو ناوچانە هەبوو بن بنکەی سەربازی لەسەر سنوورەکان هەبوو بن ئێستا دەیەوێت ئەو ناوچەیە بمێنێتەوە بۆی بەڕاستی تەواو ڕێگری بکە لەوەی کە گەڕیلاکانی پەکەکە لە برادۆستەوە نەگەنە بە ناوچەکانی زاب و ئاباشین و ئامێدی و گارە و مەتین چۆن پێشتریش هەوڵیدا مەسەرەن لە قەندیلەوە نەگەنە برادۆست لە برادۆست نەگەنە ئەو ناوچانە لەو ناوچانەی ئامێدی و مەتین و گارە نەگەنە باکووری کوردستان واتە لانێکی سەربازی وردە بۆی بەڕاستی بتوانێت کۆتایی بە بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان ببینێ قۆناغی یەکەم قۆناغی دووەم داگیرکردنی ئەو ناوچانەیە بێگزاری قۆناغی سێم ئەوەیە کە هەڵباوێت بۆ ناوچەکانی تری باشووری کوردستان بە تایبەتیش ئەوەی کە ئەوان لە مێژە چاویان پێبڕیوە کە لە سوارچەوەی کە کۆن ئیدعایان دەکرد کە لە میساقی ملی ئەو شوێنانە بە بڵچی خۆیان بە خاچ خۆیان دەزانن بۆی داگیری باشووری باشە کاگە هیوایانی خاڵێک لەم ئۆپراسیۆنەیە ئەوەیە کە ینی دەوڵەتی تورکەڵێت بە هەمانجی لەگەڵ حکوومەتی عێراق و بە هاوکاری دۆستەکانمان لە باکووری عێراقەوەی ئۆپراسیۆنەکەمان دەست پێ کردووە لەسەرەوەی عێراق بۆستین کە ئەڵێ بە هەمانجی لەگە دەوڵەتی عێراق بەڵام ڕاستە عێراق هاوکارێ وەسە لە لایەشی دیکەوە عێراق لەگەڵ گەریلاکانی یەپەژە لە شەردایە لە شنگالە و ناوچانە ئەمە هەمانجی عێراق بەڵام لەسەر ئاسی سیاسی لەسەر کاردانەوەی لایەنە سیاسەکانی عێراق کاردانەوەی توندەیە بەرامبەر دەوڵەتی تورک پێ دوای ئەگەر ئامانجی دوورمەودای سوپای تورکیا و وڵاتی تورکیا مانە و داژیکردنی خاچی باشووری کوردستان بێ عێراق بەمە ڕازیە بێت؟ نا من پێم وایە لە هەردووچی ڕاستگۆ نیە چکە بینیمان ئەگەر لە ئۆپراسیۆنەکانی ڕابردوو زۆر جار بێدەنجی بەمانەی قبولکردنی ئەو سیاسەتە داگیرکاری بوو بەڵام ئەم جارە لەسەر ئاستی عێراق بێدەنجی نابینرێت لەسەر ئاستی سەرۆکاتی کۆمار لەسەر ئاستی هێز و کوتلە گەورەکانی نێو پەرلەمانی عێراق لە شێوەی موقتەدا سەدر عەبدولحەکی هەموو ئەوانە بەڕاستی کاردانەوەی توندیان هەبووە تەنانەت خارجەی عێراقی استیدعاکردنی باڕێزی عێراق لە بەغدا بۆ باڕێزی تورکیا لە ئەوە بۆی یاداشتی ناڕزای پێ بدرێت ئەمانە لە ڕابردوودا ئەم کاردانەوانمان نەئەبینی بەڵام ئەم جارە لە ئاستی عێراق کاردانەوە توندە بۆیە شەرت نییە ئەوەی تورکیا دەیڵێ لەوەی کە عێراق ڕازیە یان من پرسوڕام پێکردوون ئەمەیان ڕاست بێ ڕاستە ئێستا ئۆپراسیۆنەکە هاوکاتە لەگەر ئەو کێشەی پێ دەبینین ئێستا لە شنگار ڕوودەدات کە ئەم کێشەیە بە بەردەوامی هەر هەبووە
لەبەرێ بپێ ئەو ڕێکەوتنامە نێوان حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو دەبوو ئەو هێزانی کە نزیکن لە پارتی کرێکاران لە شەنگار چۆ بکەن وێ من وای نبینم کە هیچ بەرژەوەندی هیچ لایەنێکی فەرمی و نافەرمی عراقی لەوە نییە تورکیا بێت ئەو ناوچانە داگیر بکات بە داگیرکردنی ئەو ناوچانەی مەدەزانین خاصیت و سلوکی دەوڵەتی تورکیا وایە هەر شوێنێکی داگیر کرد بێ بە ئاسانی لێ دەرناچێ ئەوە قوبرس ئەوە ڕۆژ ئاوای کوردستان ئەوە ئەسکەندەرونە هەموو ئەو شوێنانە لە تاریخ وا بووە ئەمە قەولێکی تورکەکانە دەڵێن ئێمە هەر شوێنێکمان داگیر کرد ئەو شوێنێک کوێنمان لێ ڕش ئەو شوێنە بەڕاستی ئێمێ و مڵکی ئێمەیە بۆیە من وای نبینم بەڕاستی کە عراق پێی خۆش بێ یان چاوپۆشی بکاتەوەی کە تورکیا بێ ئەو ناوچانە داگیر بکات دەست خۆشکاکیوە دێمە خزمەت جەنابەت کاک عەبدولقادر دووبارە ساڵ دەبێت ببوورە کە نەوتوانی قسەکانە تاواکەی بەڵام ئەمە یعنی ڕایەک وە هەروەها شیکردنەوەیشی کاکیوە ینی ئاماژەی پێ بووم بیکەم پرسیارێک بۆ جەنابەت دوایەوە توانی درێژە بدەیت بە وەڵامی پێشووتریشت یعنی بۆ نمونە ئەوەی کە کاکیوە ئاماژەی بۆکانی ئامانجی دەوڵەتی تورک ئامانجێکی کوردمەودا نییە ئەمجارە لە ئۆپراسیۆنەکەدا و ئامانجێکی دوورمەودایەوە دەیەوێت یعنی بنکە و باراگار لەم ناوچانەدا هەبێ و خاچ هێرێمی کوردستان بە تەواوەتی داگیر بکات فەرمو خوێنەوەی جەنابتان لەو وارەیەوە کاکاڕێ بەڕای من خۆی ئامانجەکانی دەوڵەتی تورکیا لە دوای هاتنە سەرکاری ئەردۆغان بە تەواوەتی لەمەڕ داگیرکاری و فراوانخوازی تورک و پان تورکەکان جیاواز نییە لەوەی تا ئێستا پێم وایە ئامانجی تورکیا لەم ئۆپراسیۆنەشدا لەگەر ئۆپراسیۆنەکانی پێشووتر بە تەواوەتی هەمویان بریتیە لە پرۆسەیەکی فراوانخوازی و داگیرکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەژێر چەتری کۆتایی هاتنی سایکسپیکۆ کە خۆیان هەمویان ئەڵێن کۆتایی ئامانجەکانمان لە 2023 بەڵام من دەمەوێت ئەوە بڵێم خۆی لە ئۆپەراسیۆنەکانی پێشووتر کە لە مەتین لە گارە خۆیان باسییان کرد کە ئۆپەراسیۆنی گارە ئۆپەراسیۆنێکی زۆر زل و گەورە و بە قەبارەیەکی زۆر پێشکەوتوو ئەنجامدرا کە تووشی شکستێکی گەورە هات لە زاری وەزارەتی بەرگری تورکیا گازندە لەوە حتا لە زاری زۆر لە قسەکەرانی کابینەی ئێستای حکوومەتی تورکیا ئەمڕۆ و دوێنێ باس لەوە کراوە کە ئەمریکا پشتەوانی نهێنی پەکەکەیە ئەم شکستەی گارە خاڵێکی وەرچەرخان بوو ئەمە گۆڕانکاری لە پلانە هەمیشەیەکەی تورکیا نەکرد بەوەی کە کۆی پلانەکەی تورکیا لە هەرێمی کوردستان زۆر جیاواز نییە لەو پلانەی کە لە باکووری سووریا و لە ئەدلب کردی ئەوێ تا قوڵایی 35 کیلومتر ئەگەر بکرێت لە هەندێک شوێن تا 50 کیلومترش بە شێوەی بنکە و هەبوونی بنکە و بارەگا لەژێر ناوی چاودێریکردنی سنوورە هەڕەشە لە سەرەکان بۆ پاراستنی ئەمنی نەتەوەی تورکیا لەژێر ئەم نامە دەیەوێ بنکە و بارەگای هەبێ پێ دوانە ئێستا و 50 کیلومتر هاتبێتە کاک عەبدولقادر نەخێر گومانی ئەمە ناکرێ ئەزانی پێم کاکاوڕێ لەسەر زاری خودی قسەکەری ئەمنی نیشتیمانی تورکیا کە باس لەوەی کردبوو لە بەر لە ساڵێک پێم وا بوو زیاتر لە 30 خاڵی سەربازی و ئەمنی تورکیا لە هەرێمی کوردستاندا هەن کە زۆربەی چاودێران پێیانوە لە هەولێر و دهۆکە زایدەن ئەوەی لە زلێکان هەیە لە پارێزگای مووسڵ ئەمانە ئەم خاڵانە زۆربیان خاڵی هەواڵگەرین خاڵی استخباراتین بەڵام ئەوەی کە بە چاو دەبیندرێتن لە قوڵایی خاکی هەرێمی کوردستاندا ئەکرێ تا 15 کیلومتر یان تا 20 کیلومتر بەرچاو بن ئەوانەی کە لە سیدەکان ئێستان بنکە و بارەگاکانیان داناوە ڕێگەکانیان خۆش کردووە ئێستا ڕێگای لۆجستی بۆ کۆی ئەو هێزەی تورکیا کە زیاتر بە 3500 تا 4000 هێزی پیادە و ئەمنی و هەواڵگەری لە هەرێمی کوردستاندا مەزندە دەکرێتن ئەمانە هەمووی دەیانەوێ شتێک ئاوا بکەن وەکو ئەوەی لە ئەدلبی سووریا ئاواکرا لە ژێرناوی ئەوەی چاودێری دۆخەکە دەکەین بۆ ئەوەی بمانەوەی ئەمنی نەتەوەی تورکیا بپارێزین بەڵام دیسا گوتم وەکو لە پێشتر سەرەتای بەرنامەکە ئاماژم پێدا تورک لە سەرزاری بەیاننامەی وەزار ئەوە خەتەرناکە مەترسیدارەکە ئەوەیە لە سەرزاری وەزارەتی
بەرگری تورکیا باسی لەوە کردووە کە بە هاو ئاهەنگی لەگەڵ دۆستەکانمان لە هەرێم و لە عێراقدا عێراق وەڵامی ئەوەی داوەتەوە بە بانگێشکردنی سەفیری تورکیا کە خۆیان زاری ڕاوێژکارێتی بەڵێ لە عێراق لەسەر زاری ڕاوێژکارێتی سەرۆکاتی وەزیران کە سەفیری تورکیا کەسێکی زۆر خۆشەویستیش نییە بانگیان کردووە داوای هەڵستیان کردیە ئیدانیان کردووە ناڕەزاتیان دەربڕیوە دەمینێتەوە کوردستان کە ئەم گومانە گەورەیەی کە لای چاودێرانی سیاسی کورد و عێراقی و جیهانی دەردەکەوێت ئەوەیە کە چوونی بەڕێز سەرۆکی وەزیری هەرێمی کوردستان بەر لە 2 ڕۆژ لە دەستپێکردنی ئەم هێرشەیە کە هێرشەکە خۆیان باس لەوە دەکەن بە شێوەیەکی پەژایی و هەوایی بووە هێزەکانی زەمینیان جوڵاندووە خۆشیان باسییان لەوە کرد لە بەیاننامەکەی خۆیاندا کە لە زەمینیەوە هێزەکان چوونێتە ئەو خاڵانەی کە بۆیان دەستنیشان کراوە تۆپبارانی بە تۆپی سەنگین تۆپباران کراوە فڕۆکەی بێفڕۆکەوان فڕۆکەی F-16 ئەوانە هەمویان بەشدار بوون لە پرۆسەکە بەڵام ئەوەی کە دیارە تا ئێستا خۆیان باسییان لەوە نەکردووە کە سەرکەوتنێکی گەورانەیە نابێتن لە بەرامبەردا بەیاننامەکەی گەریلاکانی پەکەکە ئەوە ڕەت دەکاتەوە کە توانی بێتن هیچ سەرکەوتنیان بەدەستێ نابێتن سرە ڕای ئەمە ئەکرێ ئەمە قۆناغی یەکەم بێتن من هاو ئاهەنگیەک نبینم پێشتریش پرۆسەی لەو جۆرە بووە لە زاب مەتینا ئاواشین بەیەکەوە ئۆپەراسیۆن لەو شێوەیان کردووە بەڵام بەڕای من ئۆپەراسیۆنێکی زۆر جیاواز نییە پلانەکان بەستە چێکەڵی هاوانجی نبینم هاوانجەکانی هاوانجی لە چیە نبینی کاک عەبدولقادر مەبەستم لە قسەی میوانە بەڕێزەکەتە کەوتی جیاوازی ئەوەیە لە هەموو سنوورەکان لە هەموو خاڵەکاندا هێرش کراوە من پێم وایە پێشتریش لە 2009 و لە 2020دا جگە لە ئۆپەراسیۆنەکەی گارە ئەوانە پێکەوە لە زاب ئاواشین و مەتینا پێکەوە پرۆسەیەکی یەکتایمیان کردبوو کە لەو کاتیشدا سەرکەوتنیان بەدەست نهێناوە خۆشیان دەزانن ئێستاش سەرکەوتن بەدەست ناهێنن بەڵام پلانەکە پلانێکی گەورەترە درێژخایەنترە بێگومان بەردەوام دەبێت دەست خۆش دێمەوە خزمەت جەنابەت بە تایبەتی لەسەر سیاسەتی تورکیا و لەسەر دۆخی خودی ئاک پارتی و ئەردۆغان قسە دەکەین و هەروەها ئەو ئۆپۆسیۆنە بەرفراوانێکی سەر لە تورکیا سەری هەڵداوە بزانین کاردانەوەکان لە ناو تورکیا چۆنە بێ سەبارەت بە ئۆپراسیۆنەکان لە ڕابردوو بە تایبەتی لە ئێستاژ و لە داهاتووشدا سوپاس دەکەم کاک عەبدولقادر کاگیوە سەبارەت بۆی کە ینی کاردانەوەکان و هەروەها بۆ نمونە ئەو گومانانەی بە تایبەتی لەسەر بەشێک لە سەرکردایەتی سیاسی کوردستانێ لەوەی کە هاوەهەنگە یاخود تورکیا ناوێ با بەوەی کە هاوبەشەکانمان لە باکووری چکوانەڕان باکووری عراق لە باکووری عراق دەڵێن ینی هاوکاریانن بۆم ئۆپراسیۆنە ئەگەر وایە بۆچی کاردانەوەیەک نییە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە یاخود بۆ ئەو گومانانە ناڕەوێنرێنێتەوە یاخود بۆ ئەو لێدوانانە بە درۆ ناخرێتەوە هەڵوێستی جددی بەرپرسانی باڵای سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بۆ ئەم ئۆپراسیۆنە بەم شێوازەی ئێستەیە یاخود ئەمە شەرمنانەیە بەڕاستیەمە کە دەریێبڕن خۆی هەر بێدەنجیەک لە ئاست ئەو تۆمەتەی کە ئاراستەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان دەکرێت نیشانی ئەوەیە کە ئەگەر هاوکاریش نەبێن ئیتر بەو ئەمری واقعا ڕازین بۆ ئۆپراسیۆنە ڕازین بۆیە بەڕاستی بۆ ئەستۆپاچی خۆیان دەبوو ئەوان وەڵامی ئەو لێدوانەی بەرپرسانی تورکیا بدەنەوە لەوەی کە دەڵێن دۆستانمان لە ناوخۆ لە باکوور هاوکارمان پشتیوانمانن بە تایبەتیش هەڵبژاردننی ئەو تۆقیتە کە هاوکات بوو لەگەر چوونی سەرۆکی حکوومەت بۆ تورکیا بەڕاستی نیشانەی ئەوەیە کە وا نیشانی ڕای گشتی بدەن ئەوە ئەو ببینن ئێمە بەرپرسانی هەرێممان بانگ کردووە و ئۆپراسیۆنەکەش دوای ئەوە تۆماتی چێن بە 2 ڕۆژ 15 مانگ ئەوان لە تورکیا بوون 7 مانگ ئۆپراسیۆنەکە لە 9 شەو دەستی پێکرد ئەوەی کە بەڕاستیش گومان دەکراکە پێشتریش پارتیکرەکارانی کوردستان ڕایگەیان بوو لە کەناڵە دیپلۆماسیەکانی خۆشیان هەوڵیاندا بوو کە نیگەرانی ئەوان بگاتە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەوەی کە ئۆپراسیۆنێک لێکی نیسانەوە دەست پێ دەکرێت ئەوان گومانیان هەبوو ئۆپراسیۆنە بە هاوکاری هێزی پێشمەرگە دەکرێت لەو ناوچانە ئیتر ئەو داوایان هەبوو کە هێزی پێشمەرگە نەبێتە بەشێک لەو شەڕە شەڕی وان شەڕێکی بەردەوامە لەگەر سوپای تورکیا بە تایبەتیش لەو سنوورانەی کە ئەوان لە کۆنتاکتی ڕاستە و خۆدان
لەگەر هێزی پێشمەرگا بەڕاستی ترسیان هەبوونەوە ئەوە بوو بینیمان لە زاری کاکە حەمەی ئازی مەحموود کە دەڵێ من سەردانی کاک مەسعودم کرد یەکێ لە بەرنامەی سەردانەکەم ئەوە بوو نیگەرانی پەکەکەم گەیاندا کاک مەسعود ینی دیارە ئەو نیگەرانی بڵاو بووەکە ئەوان زانیاریان هەبوو کە لە یەکی نیسانەوە هێرشیان نەکرێتە سەر بەڵام گوتیان کەوتە 15 نیسان لەبەرەوەی بارودۆخی عراق وا بوو ئیتر بەشێکیان تا ڕۆژنامە تورکیەکانیش پێشتر ئاماژەیان بەوەدا بوو بۆیە من پێم وایە لەسەر سەرکردایەتی سیاسی کورد لە هەرێمی کوردستانە کە ئەستۆپاچی خۆی دەربڕێ و نەشتێتە ژێرباری ئەو فشارانەی کە تورکیا دەیەوێت هێزی پێشمەرگە بکاتە بەشێک لەو شەڕە هێزی پێشمەرگە نەبێتە بەشێک لەو شەڕە کە دەزانین ئەم شەڕە بە کارەسات و ماڵوێرانی بۆ خەڵکی کوردستان تەواو دەبێت لەوەی کە هەردوو لاشیان چ پارتی دیموکراتی کوردستان و چ سەرکرداتی پەکەکە پێشتر تەحریمی شەڕی ناوخۆیان کردیا هەر لەسەر ئەو هەڵوێستەی خۆیان بەردەوام بن چکە دەزانین شار بۆ کورد شەڕی ناوخۆ کە بەڕاستیش تاقی کراوەتەوە جگەلەوەی کە دوژمنان و نیارانی کورد سوودی لێ دەبینن هیچ خزمەتێک بە خەڵکی کوردستان ناکات بۆیە پێویست دەکات لە ئێستادا هەموو لایەک هێزە سیاسیەکان بە تایبەتیش هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان هەڵوێستی خۆیان بەڕوونی ڕابگەێنن و چی پێویست دەکات بۆ کۆتایی هێنان بەو شەڕا بەڕاستی هەڵوێست دەرببڕن لەسەر هەڵوێستێکی کەجەکە کە ڕایگەیان بوو ئەگەر ئەم هێرشانە بەردەوام بێت ئەوان ڕاستیانی بۆ نمونە ئاگری شەڕە بەنە باکووری کوردستان و شارەکانی تورکیاوە ئەوەشیان وتبوو کە ئەین شارەکانی هەرێمی کوردستانیش بەدەر نابێت لە شەڕ تا چەند ینی پەکەکە لەم هەڵوێستانی جددی ئەگەر ئەمە بکە هەڵوێستێکی نیشتیمانیەوە بەڕاستی خۆی کاگاڕێ ئەمە باسی ئەوم کرد کە ئەو نیگەرانیە ئێمە وەکو هێزێکی سیاسی لە نزیکەوە لە کەناڵە دیپلۆماسیەکانی خۆمانەوە ئەم نیگەرانی پەکەمان پێگەیشت خۆشمان هەوڵماندا لەوەی کە بتوانین ئەو پەیامە بگەینە شوێنی مەبەست بەڕاستی پێتان نەکرێت وەڵامی ئێمە بۆ لایەنی پەکەکە ئەوە بوو گوتمان ئەگەر ئێوە دەست پێشخەر نەبن بۆی کە ببن بە بەشێک لە شەڕ لەگەر هێزی پێشمەرگە دەتوانێن لایەنەکانی دۆستی خۆشتان نەخەنە مەوقفێکی داخۆش بۆی بتوانێن هەم نیگەرانی ئێوە بگەینە پارتی دیموکراتی کوردستان هەمیش لەوەی کە بەڕاستیش بتوانن سبەی ڕۆژێت داکۆچیتان لێ بکەن و دیژی ئەو شەڕە هەڵوێست دەبڕن بۆیە ئێمە پێمان وایە هەردوو لە هەم پارتی هەپەکە لەسەریانە هەوڵ بدەن نەبن بە بەشێک لەو شەڕە بۆ هەردوو لامان گرنگە بەڵام ئەوەی ئێمە دەیبینین ئەجندای تورکیا ئەوەیە کە بەڕاستی هێزە کوردستانیەکان لە هەرێمی کوردستان ڕاکێشێ بۆ نێو بەگژێکە زۆرێک لە چاودێران هەڵوێستی تووشە ئەوەیە کە دەوێت ینی ئامانجەکە شێوەیە کە لایەنە کوردیەکان دەوێت هێزەکانی گەڕیلا لە شاخەکان هەڵقەڕێنێ ناچاریان بکە نزیک بێتەوە لە شارەکان کە نزیک بۆ لە شارەکان ئیتر بەتابەتیش بۆ پارتی ئەو هەڵوێستا قبول کراو نابێت بەڕاستی ئەوە لەو کاتەدا شەڕەکە دروست دەبێت لە نێوان پێشمەرگە و گەڕیلا ئامانجی تورکیا ئەوەیە هەردوو لە هاان بدا بۆی شەڕەکە لە بینیان دروست بێ بۆیە گرنگە هەردوو لا دەرگ بۆ مەترسی پلانی تورکیا بکەن هەم پەکەکە هەم هێزی پێشمەرگەی کوردستان نەستنە ژێرباری ئەوەی کە ئەو خۆتایە خراپەی تورکیا دایناوە بۆی شەڕەکە لە بینی ئەوەی لە بینی سوپا و گەڕیلا بێتە سوپای تورکیا و هێزی پێشمەرگە و گەڕیلا لەلایەنشترەوە دەست خۆش کاگە هیوا کاگە عەبدولقادر هەرچیانی ئێمە زانین کە ڕاستە هەرێمی کوردستان لە ڕووی دۆخی سیاسیەوە تا ڕادەیەک دۆخێکی شلۆقی هەیە چکە هەرێمی کوردستان بەشێکە لە عراقی ژەسا زانین کە بە چەقبەستوویەکی سیاسی تەواوە تێپەڕە بێت وە پەیوەندی و هەوانژی نێوان لایەنە سیاسیەکان بە تەواوەتی تێک چۆوە دوورن لە یەکەوە ئەمە بۆ عێراق و هەرێمی کوردستان بۆ مەبەستمە ینی پرسیارەکەەوە ها بێت تورکیاش ینی هاوشێوەی عێراق و هەرێمی کوردستان لە ناوخۆی خۆیدا ینی ئاڵۆزێکی زۆر هەیە لە ڕووی ئابووریەوە داتەپیوە هەروەها ئۆپۆسیۆنێکی بەهێزێ ئێستا کە نزیکە بنەوە لە هەڵبژاردنەکان ینی پارتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان و ئاک پارتی ئەمانە محاصرن لەلایەن ئۆپۆسیۆنەکانیانەوە ئەم جۆرە ئۆپراسیۆنانە پێ دوایە ینی لە ناو خۆی تورکیادا پێشوازی لە یەکرێ یاخود نەخێر کاردانەوەی خراپێ بێ بەرامبەری وە فشاریانە بێ بۆ سەر دەوڵەتی تورک بۆ ڕاگرتنی
ئەزانی کاک هاوڕێ لە تورکیا بابەتەکە کەمێک جیاوازترە. بابەتێک لە تورکیا هەیە کە هەموو تورکەکان لە ناویشیاندا ئەردۆغان خۆی ئەم بابەتە زۆر بە چاکی ئەزانێت بە باشیش وەبەرهێنانی لێەکە باش ئیسیسماریەکە. ئەمیش مەسلەی نەتەوەییە، مەسلەی پانتورک و ناسیۆنالیزمی تورکیا. ئەمە لەبیر نەکەین کێشەی کورد و تورک لە تورکیا ساڵانێکی زۆر کۆنترە لە دەسەڵاتدارێتی AKP و ئەردۆغان و ئەردۆغانیش لە ناو حکومدارێتی خۆی لە دوای 2002دا ئەم بابەتەی ئیسیسمار کردووە. ئێستاش زۆربەی ئەو ئۆپەراسیۆنانەی کە لە ناو خاکی عێراقدا هەرێمی کوردستاندا و لە باکووری سووریا ڕۆژهەڵاتی باکووری سووریادا ئەنجام دەدرێت زۆربەیان هیچ نییە جگەلەوەی بیانەوێ هەست و سۆزی ناسیۆنالیستی تورکی لە ناو تورکیادا بۆ خۆیان ڕاکێشن لە 2018دا وا بوو. ئێستاش بێگومان هەروە دەبێ جگەلەوەی کە پێشتر باسم کرد پلانێک هەیە. ئەم پلانە پلانێکی بەرفراوانە لە سووریا ڕێگریکردن لە کۆلیدۆری تێرۆری ناونرا لە هەرێمی کوردستانیشدا بێگومان ڕێگریکردن لە ئێرهاب ئەوەی کە ئەمڕۆ خودی ئەردۆگان باسی کرد. ئەمەوێ ئەوە بڵێم ڕاستە ئۆپۆزیسیۆنێک لە تورکیا ئۆپۆزیسیۆنێکی چاڵاکە جەهەپا لە هەڵبژاردنەکانی شارەوانیەکانی پێشوو توانی بە هاو ئاهەنگیەکی تا ڕادەیەک ڕێژەیی لەگەڵ کوردەکاندا توانیتی زۆر لە شارەوانیەکانی زۆر گرنگ لە دەست AKP دەربێنێ. بەڵام گرنگتر لەوە مەسلەی ڕۆیایی سیاسی تورکەکانە کە بریتە لە دژمندارەتی کورد. هیچ تورکێک لە ناو بەرەی ئۆپۆزیسیۆنیش زۆر بەڕۆنی ناتوانێ دژی ئۆپەراسیۆنەکانی دژ بە کوردەکان لە ناو وڵات یان دەرەوەی وڵات بوەستێتەوە. ئاماژە بەوە بکەین پەکەکە لە ماوەی 6 مانگی ڕابردوو زیاتر لە 6 مانگی ڕابردوو هیچ کردەوەیەکی سەربازی بەرچاو دیاری لە ناو خاکی تورکیادا ئەنجام نەداوە. کۆی پرۆسەسەکە پرۆسەی سەربازی لە دەرەوەی خاکی سنوورەکانی تورکیا بووە. ئەکرێ چەند هۆکاری هەبێ یەکێک لەوان و گەورەترینیان کە من پێم وایە هۆکارە گەورەکە ئەوەیە پێم وایە ئێستا جیهان لە دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا سەرقاڵی جەمسەربەندیەکی نوێیە. ئەم بابەتە کوردستانیش و عێراقیش و ڕۆژهەڵات و ناوەڕاستیش لی بەدەر نییە. ئێمە دەبینین وڵاتان لەسەر تاسەری جیهان خەریکی ئەوەن شوێنی بەرژەوەندیەکانی خۆیان لە دوو جەمسەرە جیهانیەکە بدۆزنەوە. ئەمە ئەکرێت تورکیای خست بێتە جوم و جۆڵێک. بەڵێ ئەلم دابەشبوون هەیە ینی زۆرێک لە دەوڵەتان دابەژبوون بەسەرم دوو جەمسەری بێگومان دابەشبوون هەیە. بەڵێ دابەشبوون هەیە. ئێمە ئەبینین لە منتەداکەی غاز لە وڵاتی قەتەر ڕاد ئەم دابەشبوونە بەڕوونی زۆر ئاشکرا بوو. ئەم دابەشبوونە جگە لەوەی لەسەر ئەساسی نەخشەی سیاسی جیهاندا دەکرێت لەسەر نەخشەی وزەی جیهانیشدا دەکرێت کە تورکیا پێم وایە لێرە دەیەوێ لە نەخشەی وزەی جیهانی داهاتوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناویاندا عێراق لە ناویشیدا کوردستان جێی پەنجەی گرنگی هەبێت بیەوێ ڕۆلی سەرەکی بگێڕێت. جا ئەمە بە چ نرخێکە بە نرخی تێکبەردانی کووردە بە نرخی ئەوەیە بیەوێ کۆمەڵێک بودجەیەکی زەبەلا خەرج بکە بۆ ئەوەی بیەوێ پەکەکە تووشی شەڕێکی درێژخایەن لەگەڵ کورد بکە جا لەگەر لایەنێکی دیاری کراو یان ئەگەوە بتوانێت من پاڵپشتی ئەو قسەیە دەکەم کە ئەگەر بتوانێت دەیەوێ پەکەکە و کۆی کورد یان کۆی کرد لەگەڵ یەک پارتی لەگەڵ یەکێتی لایەنەکانی تر دووچاری ململانەیەک ڕکابەرانیەک یان توندوتیژی شەڕێک بکاتن کە لە هەر کاتێکدا لە لاوازی ئێستای سیاسی عێراقدا لە لاوازی سیادی ئێستای عێراقدا تورک دەتوانێت ڕۆلێکی گەورە لە کوردستاندا بگێڕێ بتوانێت لە ماوەی داهاتوودا هەر لایەنی کەم نەبێ بتوانێت زۆربەی ئەو پارێزگانەی لەسەر سنووری خۆیتی یان ئەوەی لە ڕووی هەواڵگەری و سیاسیەوە دەستی باڵای بتوانێت تا ڕادەیەک دۆخیوەیەکی ڕوونە بەڵام داگیری دۆخی هەرێمی کوردستان و دۆخ و پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان تا چەند لەبارە بۆ ئەم مەراماوە بۆم استراتیژی دەوڵەتی تورک. باشترین وەڵام بۆ پرسیارەکەی جەناب دۆخی ئێستای پەرلەمانە. ئێمە بینیمان ئەمڕۆ لە دوای قسەی ئەردۆگان بەڕوونی سەرۆکایەتی وەزیرانی عێراق وەڵامی دایەوە بە بانگێشکردنی سەفیر بە دەربڕینی ناڕەزایەتی هەروە ئیدانەکردن. لە کوردستان چیمان بینی؟ بە بەرواژی بینیمان کۆی
شرۆڤەی سیاسی بابەتەکە لەوەیە کە سەرۆکی حکوومەتی هەرێم 2 ڕۆژ بەر لە دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکە لە تورکیا بووە خودی بەیاننامەی وەزارەتی بەرگری قسەکانی ئەردۆغان برێتین لەوەی کە ئێمە بە هاوکاری و هاو ئاهەنگی دۆستەکانمان زۆر بە ڕوونی باز دەکا هاوکاری و هەماهەنگی دۆستەکانمان لە هەولێر و لە بەغدا مەبەستی حکوومەتی هەرێم و لە بەغدا ئەمە وەڵام نەدانەوەی ئەوە لەسەر ئاستی سیاسی لە هەرێمی کوردستاندا گومان لەسەرەوەی دروست دەکاتن کە بەڵێ ئەمە ناشارینەوە کاکاوڕێکە پێشتر تورکیا سەرمایه‌گوزاریەکی گەورەی لەسەر ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکانانی کوردستان کردووە تا ئێستاش براوەی یەکەم تورکیا بووە و دۆڕاوی گەورەش خەڵکی داماوی هەڵەمی هەرێمی کوردستان و سنوورنشینەکان بوونە ئەگەر بێت و بیەوێ زیاتر ئەم دۆخەی ناو هەرێمی کوردستان یعنی یەکڕیزی و یەکدەنگی هەرێمی کوردستان نەیەتە ئاراوە لە وەڵامدانەوە یان لە چارەسەرکردنیەکی ڕێژەیی کە پێشتر لە سەردەمی خاڵە خۆشببوو مانجەلالدا ئەم بابەتە کرا درێژەی ئەم پرۆسەیە نێتە ئارەوە و دواتر نەبێتە هۆکاری ئەوەی ئاگربەستێک دواتریش گفتوگوۆیەک لەی پەیدا ببێتن ئەم ترازانەی هەرێم بێگومان ئاگرێکی لە دەکەوێتەوە کە ئاگرەکەی بەرۆکی هەمومان دانیشتوان کۆمەڵانی خەڵکی کوردستان دەگرێت زۆر باشە کاک عەبدولقادر دەست خۆش دێمەوە خزمەت جەنابەت کاگێ هیوا ینی باشە بۆ نمونێسە ئەم ئۆپراسیۆنە دەستی پێکردو و کاردانەوەکانەوە تا وەکو جەنابەت و کاک عەبدولقادر ئاماژەتان پێدا و هەروەها ئەشی بینین لە میدیاکانە و لەلایەن خودی بەرپرسانی باڵای عراق و لایەنە سیاسەکانی عراق دەستی پێکردووە بەڵام لە هەرێمی کوردستان بە شەرمنانەی بینین و تا ڕادێک بەلاوازەی بین و تا ڕادێک هەڵوێستی جدی نابینین ینی کەی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان نەکەونە جوڵە بۆ ئەم مەبەستە ئەگەر ئەم جوڵەیە درەنگ بکەوێت پێ دوانیە دەستێوەردانی دیکەی دەرەکی لەلایەن وڵاتانی دیکەوە بە دوور نازانرێت لە هەرێمی کوردستان و هەرێم دەبێتە ساحەی یەکلاکردنەوەی ململانەی زۆرێک لە دەوڵەتە زلهێزەکان و بە تایبەتی دەوڵەتە هەرێمایەتیەکان کاک هاوڕێ و بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانی تێداوە بە تایبەتی شەو ترازانەی ڕووی لە نێوان هێز و لایەنە سیاسەکان کردووە بەڕاستی کاریگەری زۆر نەرێنی داناوە لەسەرەوەی کە هەرێم نەتوانێت هەڵوێستێکی یەکگرتو و ڕاشکاوانە دوور وەکو خۆت گوتین دوور لە شەرم بۆ ئیدانەکردنی داگیرکاری دەوڵەتی تورکیا دەرببڕێت آخر ئەوەی ئێمە دەیبینین بەڕاستی ینی نادیدەکردنی مەترسیە گەورەکەیە ینی مەترسیەر ئەوە نییە سوپای تورکیا هاتووە و ئۆپراسیۆنێک دەکا و سەر دەکەوێت یان شکست دەخوا و دەگەڕێتەوە مەترسیەکە لەوەیدایە هەر جارێک کە ئۆپراسیۆن دەکا مەسافەیەکی زیاتر بارەگا و بنکەی سەربازی و ئیستخباراتی لە نێو خاچی هەرێمی کوردستان دادەنێ و ناشگەڕێتەوە مەترسیەکە لەوەیدایە لە چەند ساڵی ڕابردوو بەرپرسانی تورکیا ڕاگەیاندووە کە ئەو خاکە خاچی ئەوانە ئەو نەخشەیە دەخەنە سەر نەخشە گەورەکەی کە لۆزان بەسەریدا سەپاندون بە سایکل بیکۆ بەسەریدا سەپاندون بە گوێرەی میساقی ملی ئەو نەخشەیە نەخشەی ئەوانە بەڕاستی مەترسیەکە لەو چاوتێبڕینەیە کە دەوڵەتی تورکیا لە نێو خاچی هەرێمی کوردستان و لەو دەستوەردانە بەردەوامەی کە لە ناو خاچی هەرێمی کوردستان هەیەی بۆیە هەر بێدەنجیە هەر پەردەپۆشکردنی ئەو مەترسیە گەورەیە بەڕاستیش هەندەی ترازان لە نێوان هێز و لایەنە کوردستانەکان دروست دەکا و مەترسیش لەسەرمانەوەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان دروست دەکات چکە بەڕاستی ئەوە دەستوەردانێکی زۆر زەقا داگیرکاریە مانەوەیە تەنانەت دروستکردنی کەلێنێکی گەورەیە لە نێو هێزەکانی هەرێمی کوردستانیش نەکرد کرێکاران و پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی تریش ناچار دەکرێن دەبێت هەڵوێستی خۆیان یەکلاکەنەوە پشتیوانی لامانەوە و داگیرکاری دەوڵەتی تورکیا دەکەن یان ئیدانەی دەکەن کە دۆخەکە وا بڕوا ئەو بێدە باشە کاگێ هیوایانی زۆر کەس بەڕاستی بەداخەوە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان کێشە لە نێوان پارتی و یەکێتی هەیە لەسەر تێڕوانینیان بۆ پرسەکانی بەغدا کێشە لەسەر لە پەرلەمانی کوردستان هەیە پەرلەمان ئێستا ناتوانێت دانیشتن بکات کێشە لە نێو خودی خەڵک و هێز لایەنە سیاسەکان و دەسەڵات هەیە
ینی خەڵک بەڕاستی بە شێوەیەک مامەڵا لەگەر ئەو دەسەڵاتە دەکا خۆبینیمان لە ڕووداوەکانی ئەم ڕۆی چوونی شاندی حکوومەتی هەرێم بۆ لەندەن لە چوونی وەزیری شەهیدان بۆ مەراسیمی ئەنفال لە چەمچەماڵ یعنی بوونی ئەو ترازانە لە نێو ماڵی کوردی بوونی نەبوونی پشتیوانی خەڵک لە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان وا دەکا ئەمە زۆر خراپسو ئیسپادێ لەلایەن دەوڵەتی تورکیا لێ بکرێت بۆیە دەبینین ئۆپراسیۆن بۆ ئۆپراسیۆنێک دەیەوێت پلانی خۆی استراتیژی خۆی بە شێوێک لە شێوەکان گۆڕانی بەسەردا بێنێت. دەستخۆش کاگە هیوە نێمە خزمەت جەنابەت بۆ دواپەیامت کاگە عەبدولقادر مەسەلەی ینی بەرژەوەندی ئابووری کە لەگەڵ تورکیا وەکو هەرێمی کوردستان ئەمانە لە ماوەکانی ڕابردووە و بەرژەوەندی ئابووریە تا ئێستا درێژەی هەیە و لە داهاتووشدا بەدڵنیای درێژەی بێکو جەنابەت ئاماژەت پێدا کە تورکیا دەیەوێت لە داهاتوودا لە نەخشەی وزەی داهاتووی جیهاندا ڕۆڵی سەرەکی هەبێ ئەویش ڕێگەی هەرێمی کوردستان و ئەو وزە سەرچاوە سروشتێ فراوانی کە لێرە هەیە. باشە ئێمە ینی وەکو هەرێمی کوردستان نەمانتوانیوە وزە و لایەنە ئابوووریەکە لەگەڵ تورکیادا بکەینە فاکتەرێک کە تورکیا لایەنی سەربازی بیر لێ نکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان ئەمەمان نەکردووە. ئازانی کاکاورە من پێم وایە ئەگەر بێت و لیستێک لە نەمانتوانی و نەمانزانی ئامادە بکەین لە کوردستاندا لیستێکی مالا نهایە بێگومان ئامادە دەبێتن. ئەزانی زۆر باشە ئەگەر کوردستان شوێنێکی استراتیژی باشی بەهێزی لە نەخشەی وزەی جیهانیدا بێت ئەمە شتێکی زۆر باشە بۆ کوردستان بەڵام ئەبە لەمیر نەکەین لە 30 ساڵی ڕابردوو نەمانتوانی و کوردستانی عێراق دووچاری نەخۆشی هۆڵندی بوون هەمومان ئێستا گیرۆدەی ئەم لاوازیە ئابووری و پیشەسازیین لە هەرێمی کوردستاندا کە نەمانتوانی لەم ڕێگەیەوە ئابووری سربەخۆ بۆ خۆمان دابین بکەین دواتریش چوینە ناو مامعەیەکەوە کە ڕاپرسیەکەمان کرد و دوای ڕاپرسیەکە گەورەترین شکستمان لە لاوازی ئابووری خۆمان خوارد. بێگومان من ئەمەوێت سیاغی پرسیارەکەی جەناب بکەم لەوەی کە پێم وایە پرسیاری وا بکەین تورکیا بۆچی ئەمە بێمنەتە چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق چ لە ناوچەکە بە گشتی و هەرچی دەیەوێ دەیکا. پێم وایە لە عێراقدا بەپێی راپۆرتەکانی وەزارەتی بازرگانی عێراقی و هەرێمی کوردستان ئالوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان تورکیادا لە نێوان 16 بۆ 20 میلیارد دلاری ساڵانەیە ئالوگۆڕی بازرگانی بە مەبەستێک کە من پێم وایە ناتوانین ناوی ئالوگۆڕی بازرگانی لەبەرەوەی یەک کاڵامان هەیە کاڵەکە بینینەوەی دەرهێنانی فرۆشتنی بە بازارکردنی هەمووی لەلایەن تورکیاوە دەکرێت پارەکە دێتە ناو هەرێمی کوردستان پارەکە دابەشی سەر هاوڵاتیان دەکرێتن بە شێوەیەکی زۆر ناشەفاف کە کێشەیەکی ساڵانەیە و کۆی ئەم پارەیە لە ڕێی کڕینی کالاکانی تورکیا دووبارە بۆ تورکەکان دەگەڕێتەوە یعنی واتاکەی وای لێتن کە بردنەوە بازارێکی بردنەوە دەکاتن تورکیا. یەک هەبوونی ئالوگۆڕی بازرگانی 20 میلیاری لەگەر تورکیا کە ئالوگۆڕەکەی وایە کە باسم کرد وا دەکات کارتی فشاری ئابووری لە دەستی تورکیا بدوو کە گرنگتریشە لە یەکەمەکەی نەبوونی ڕێکەوتنێکی جێگیری توندوتۆڵی ئاوی لە نێوان وڵاتی عێراق و وڵاتی تورکیا کە ساڵانێکە بەرەوکی عێراقی گرتووە ئەم کارتێکی زۆر گەورەیە بینیمان لە دەست درێژەکانی پێشتر لە عمقی زیاتر لە 150 کیلۆمتری بۆ سەر کەمپی مەغمور بۆ سەر شوێنی تر عێراق نەیتوانی هەڵوێستی ئەوتۆی هەبێ پەچەکردداری ئەوتۆی نەبوو جلەگە لە دەربڕینی ناڕەزایەتی و هەندێک خاڵی لاوازی تر کە لە هەورێمیش زۆر لاوازتر بینیمان ئەمە هۆکارێکی لە پشتەوە کەناڵەکانی پشتەوە ئەم کارتە فشارە لە دژی عێراق بەکاردێنن ئەگەر بیرتان بێت لە ساڵی 2019 لە کاتی تۆبارانکردنی کەمپی مەغمور دوای ئەوە ڕاستەوخۆ دوای ناڕەزایەتی دەبڕینی حکوومەتی عێراق ئاوی ڕووباری دژلە کەمی کردەوە و دواتر ناچار بوون وەف بچێ بۆ تورکیا و دواتر کەمێک ئاویان بۆ بەردنەوە ئەم بابەتە بابەتێکی زۆر گەورەیە زۆربەی ئەڵێم ئێمە زۆر باشە ئەگەر بەشێک بین لە نەخشەی ئێستای وزەی جیهانی کە ئێستا بۆ جێگرەوەی غازی رووسیاگەر بەڵام بۆ زۆری کە جەنابە داماژەی بۆ تورکیایانی بە تەواوەتی دەستی قسەبێتە سەر ئەم جونگە هەستیارەوە ێستا بە ئارەزووی خۆی مامەڵی پێوە بکە وەڵی هەرێمی کوردستان زەرەرێتی بێگومان زەرەرێتی بێگومان ئەمێ باسی ڕێگە چارەکە بکەم
ئەگەر بمانەوێ ڕێگە چارەیەک بوو ئەم کێشێ بدۆزینەوە بێگومان دەبێت لە دانوستانەکانی پەکەکە و تورکیاوە دەست پێ بکەین بە جۆرێک لە جۆرەکان یەکڕزی و کۆدەنگی هەرێمی کوردستان لە قۆناغی یەکەمدا زۆر گرنگە ئەبێ بۆ یەکتر بسازین ئەبێ دابەزینمان هەبێت لە بەرژەوەندیەکانمان ئەبێ بەرژەوەندیمان بەرژەوەندی نیشتیمانی و گەلپارێزی بێت دوای ئەوە دەتوانین لە قۆناغی داهاتوو بینە سەر پلانەکەی پێشووی خاڵێ خۆشببوو مامجلال و دەتوانین وەکو سەرمەشق مەشقی لێ وەرگین دواتر بچینە قۆناغەکانی تر کە تورکیاش بێگومان دەتوانی لە ڕێگای زۆری دیبلۆماسی لە ڕێگای زۆری مەدەنی دەتوانی گوشار بخێ سەر ئابووری تورکیا کە ئێستاش خۆتان پێشتر فەرمووتان ئابووری لە تورکیادا ئێستا زەربەیەکی زۆر گەورەی بەرکەوتووە بە جومجۆڵەکانی لە دەریای ناوەڕاست لە لیبیا لە سووریا کۆی ئەو کێشەی کە لەگەڵ ناتۆ و ڕۆژاوا و ئۆروپیەکان هەیتی لەگەڵ ئەو هاوسازانەی کە لەگەڵ رووسیا هەیتی کێشەی زۆر بچووکی زۆر گەورەی هەیە بچووک نین ئەمانە بەڵام بۆ چارەسەرکردنیان بێگومان لە قۆناغ یەکەم ئەبێ لە هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و لە گۆڕەپانی سیاسی کوردستان دەست پێ دەست خۆش کاک عەبدولقادر زۆر سپاس دەکەم کاگیوا دوا پەیامی خۆت لە ماوەی کەمتر لە یەخولەکە زۆر سپاس کاک هاوڕێ من وای دەبینم ئەوەی پەکەکە بیانوە پەکەکەش نەبێت تورکیا بەڕاستی چاوی بڕیوەتە خاچی هەرێمی کوردستان بەڵام چۆن بکرێ ئەو کارتی ئەو بیانوە لە دەست تورکیا دەربێنرێ پێویستی بە هەندێک جوولەی سیاسی و دیبلۆماسیە کە دەبێت لایەنەکانی هەرێمی کوردستان پێی هەستن ئەجینا مەترسەکە مەترسیەکی زۆر جدیە تورکیا بێت ناگەڕێتەوە و هەرێم ئەزمموی هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەی جدیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشەیە پێویستمان بە یەکڕێزی نێوماڵی کوردیا ئەوەی کە زۆریش گرنگە ئەوەیە کە بەڕاستی هێزی پێشمەرگەی کوردستان لایەنە سیاسەکانی باشووری کوردستان نەبن بە تەرەف لەو شەڕە چکە بەڕاستیش ئەمە تاقی کراوەتەوە لە نەوەتەکانەوە تاقی کراوەتەوە ئەن دەرەنجامەکەی تەنها ئەوەی سوود لەو شەڕە دەبینێ دەوڵەتی تورکیا. سپاس بۆ ئەرێک لە بەیانی بەڕێزم کاگیوا سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە لە ڕێگای سکایپ و لە ڕۆنز لەگەڵمان بووی سپاس بۆ برای بەڕێزمان کاک عەبدولقادر هەشیم باسە لە سیاسەتی تورکیا کە لە سۆڤیەکانمان لە شاری هەولێر میوانی پانۆراما بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.